خاڵەگیان ئەم کاتت باش خی لە ڕازی بێیاخە وڵا دەوری دە 12 ساڵی کەم تەمان 100 ساڵە زمانی مەلیک ئەسکەر بووم لەو ساڵەوە هەر ریاضەیەکەم هەر ریاضەکەم هەفتاشتا ساڵ هەر ریاضەیە خوانەکە خوانەکە بەڕاکردن ئەتمویەم و هەر ئیشەی ئەتوانم تمو ئەز بوو بەخوا دەوری دە 12 ساڵە خەریکان والله ڕۆژی وا هەیە زەرەرەکەم و ڕۆژی وای هەیە قازانجەکەم و ئیتر بەس دکتەری وتویە حتا بگەڕێ باشە بکەوی لە ماڵ ئەمری بەس بگەڕێت ئەم شتەکەم ئەمە دوام لە ناو خەڵکاتر زۆر باشم ئەم عالەمە سەربەت و شتەکەین لەگەڵ خەڵکا و خۆیان لێ ڕازی بێ ئەمان زۆر حرمەتم لێگرن خێزانم هەیە خێزانەکەم گیانم بە خێزانەکەم بەو خێزان مەماوم نا حتى نايا إلا كلمة إخواني بي تنيا الله من واسطة خوار هم مسلمانين لا بخوا علي لا بمدير لا لما حين إلا زماني بدل فيصل كعسكري بوم فسمد جودا كيك وتم مسلمان به ولا جودا كهربتي اليوم أوادين بلاوتي كذي حيزوز يوا بيعني خلاص ندخل دودو لكن أنا بحثت بخواني مروي جودا كيف يجوتم بخوا عوام كلية مع ملك من قلابو مع ملك نيجي نقرول رازك بخوا رازك بخوا قال حياتنا دروان نيجي أو جودا كان بخوا مسيح النبي سشقامو مالكني نبي أمانة توي بني حمي حاجتك كان أمانة جاته نعم خلكي شليرة بس قيم باتيا ما خلك شاي سليماني بوكا لقرانيا رويشين بوشلير ولا شاتين يكمل بخوا كيك ماو على والله يكبر هي لكن بيشن منالي هي كل الدنيا كي نازم تاريخ نازم بحتى كل شان يشرم زين تدار صوص ما صوص ما دوان زي ده ما دوان صوص صالي توال أنا والله كم زين ندك منه بخواس بعد بخواس جوله كم بعد بس رياضك يوارو بيعني الرياضة ذاك عالي برا أغلب الرجال رومو تعب مسكوا تقوله لو يشتروا راكم خلك بعض هنا لا أنا لم كراكم خم ناجيته لا لم لا هل يرى حتى أنتواني على بالهم بيأخذتنا أنتوان أما كم أما يا شارواني يا مثلنا أخوي عند الرازي ولا بيعني زوج ينبويني بيعنا رجالنا هنا دوري ساعة هجمويني أنا والله حتى باين شو أنا روم باين شو أنت تالي توزع شاوم توابنيه بخواك بكم يجكم أنا ولا باشها والله من على كان ودن وانا مكتبة شوارن وانا مكتبة ساعات فرق مع المكتبة هي كرهتنا يجزم يعني وإحنا كم 20 سنة من آخر زمان يزوج أعرف باك معناه حتى مو رجلك عشان نايم وجنا كرهتا أبو ما نجزم هاي يا خزاني زماني بدل فيصل هات مو عسكري كدوز قول أبو ما هات مو جم هاي إيشنا كم بخوا ما نجوان أملا جني عوالم حتى تاهر ها أي بيتاني سباد وقت جانب بوت أو من أبو يسمد صد كرد دارم يا ربي خوان بدور من باب مرا إحنا كم زور ريش مزيك زور يعني مثلنا أنا والله زور هاوكاريك والله اشتليكرين ليروا اشتليكرين لبروي كوا فقيرة يما تو عن اشتلي بكرين لبروي جناحة مو جناح لبروا إن جا خوش يلا كوا فقير مو صال عمرهم هي وكان صال ليرة إيش كم إمش يارمتين بجوري خوما اشتليكرين ليروا اشتليكرين والله أنا أتبوني نيجاكات يلا بيما الله قال اشتغاني بفروشي متمن بخواش أنا وانيا كان يعني متمن خويا جرازي أنا والله يعني متمن ما شفتي شيء فقيرة هذا وبواجي يترهموا هنا شيء روي
ئەو نازانم خەڵکیش لێر و ناوخوانیشە خەڵکیش لێر و ناوخوانیشە تڕێک و پێکە لەم منتقایە هەمومان یارمەتین بەم ڕۆژێ لێرە نەبێ بێ تااقەتیم بووی ئەرە بەخوا قسەی خۆشەکە قسەکانی زۆر خۆشەوەم جە ڕاستەژەکە لەم سەر ڕاکە بۆ سەر دووبارەیەتەوە قوتی گەنجێکی نایکم بەیانیانەیەکەم ئارەوەڵە ئێوارە ئاچە لەگەڵ تو ئاتوانم ڕاکەم بۆ ئەزم لەوە چۆن دەتوانن ڕاکە لەما خواتان لە ڕازی خوا لە هەموو کەس ڕازی بێ خوا بارانەی جۆشم بێ ئەچی بۆ نوێژ ئارە وڵاتی نوێژەکەمەکەم وتی ئەبان نوێژەکە لەچ مزگەوتێ نوێژەکەی ئالە مزگەوتی درگا ئەمانی تری یارمەتی تێکم یاکمەتی کەنە بەچەنێتی ئەمان بۆ مەفرۆشم گوێ ناوامر ئاسە بڕۆم بۆ ماڵێکی ئەمان بۆ مەفرۆش باک تۆز دانیشت Asya'da 500. تۆزەران باڵاو سێبەرن لە چاسی بجوا قربان عادي خواه وابس ماشي ما بيكون بڕۆ خاڵە گیان چۆنیت خاڵیان فەرموو چۆنی بە قوربان سەلامت چەنە ها تەمەنێ چەنە سی ها چەمەن سی نوێ 39 ساڵە هەڵێ بڵی مالی 39 مازی سی نوێ بەڵێ مالی 39 ڕێکی کەرەوە. چەند ساڵە ئیشەکە خاڵە گیان ها چەند ساڵە ئیشەکەی وڵا لە حیاتمە هەتا ئێستا هەر ئیشم کرد ئیشی دەستگێڕیەکە ئێستا ئارە وەڵا ئیشە کاتا ناگەی ئارە وەڵا باش خاڵ گیان خانە نشینی و نیە هیچ شتێک خانشیم هەیە بەڵام دەری نابێ کرێچی ئارە وەڵا چەند سەکە زانم وەڵا چوار خێزان لە پێنج خێزان ئەیکە هەر یەکێکمان ساغاویکە هەموو مە ئەوەکەن بەڵێ ئەی تۆ بڵین لە شوێنێکا ڕناوەستی ئەمی شت دەستگێڕە بڵین هەر دەستگێڕە خڵێمەوە وانە بێ فایدەی نیە لاگ نابیت نالەخوا بە زیادە لاگ نابیت شکر بەخوای گەورە ئەی شوێنێک نییە مەسەم بچیت تۆ شتی قڕز نایەم دانم بەلەدێ ناڵەوە ئەوەش ئەمە باشە نە بەلەدی قساکە و نەمیش تووشی بەزمە بوو شارانی قسە ناکە دەستەکەم ئارە وەڵا بەڵام مەسەیەکی کاری قورسکی قساکات نایڵم بەڵای گەشتێکی ئاوادانم ئەڵێ هەڵی گرە لای بن ئەمش پێم ناخۆشە هەم بەیاڵیگم لەوێ بۆچی واتێڵم بۆچی نایڵنیش واللهی لەوە ئەوە شارەوانی خۆی بزانێ ئەڵێ باڕێک خەڵک نەگرێ و بەدەستی خەڵک نەگرێ و ئەوەیە هیچی کەبی یان لەوانێ بۆ ئەوە بێکە تەمەنی خۆتان دواتر یەک کەس چیتە دواتر مامەجان ئەوەرم لە بە ئەو بێتە خوارەوە داوێت خاڵ یان بۆ ئەوەیە مەسەلەن لەبەری عکسی گەرۆ کارێکیان وەرە بەڵێ چۆ دواتر مامەجان وەرە ئەملاوە لەبەر خۆرەکە لەبەر خۆرەکەی لە پشتەوەدا لەبەر لەوانێ لەبەر تەمەنتان بێت مەسەلەن زیاتر وەرە بەلای مناتۆ تەمەنی ئێوە بڵین نەگونجاوە بۆ ئیشکردن ئیشی قورسکردن لەبەرەوە قرسم بۆ ناکرێ ئیشی جۆرە ئیشێکە ئیش
حتى هي خوي وسابي نايب ڕۆژانە چەند سعاتی شەکەیت؟ من الله رجع أنت طاقة اللي إيشك ما هو هو کارزانجی إيشك باشە مشتا نا والله كان زاجك كاتي بسكنجي صوب بسكنجي دو صوب بسكنجي كاتي ربع شيء ڕۆژ چەند کاتە فرۆشی نازانی؟ والله على الدوري سي تشد سي سي أفروش روش ما باش روش ما خرافة باش خاڵە گیان خوایە بس واحد زۆر سپاس. حەزەکەی قسە لەگەڵا بکەینەوە مقابلێک نازانم بە پولی گیان چاشی بە قوربان چەند ساڵە میشاکەی؟ کو من هیچ ناکەم وەڵاوە لێرە دانیشتینەوە وەڵا بە قوربان وەڵاوە دەڕۆم بۆ مزگەوت گیان نازانم قسەی کەم برا چەند ساڵی شەکەی؟ زانم 20 ساڵە 30 ساڵی ژەخم مالی چەند؟ تەمەنی چەند؟ تەمەنم 54 بەڵێ 54 54 ساڵ ئەی ڕۆژانە چەندێک سعات چەندێک بووە؟ ئێستا هاتووم سەعات چەندە یەک بەڵێ کەری لاکناکە بەرە وڵام دەی لاک بووە مردم بەڵێ کوڕە دەڕێن بۆ چیوانە ئەچین بۆ چێوی ئەچین بۆ ئێرانێ گەڕین بۆ خۆمان هەتا شتێک پارێ نە بەخوا بەس بۆ خۆم سێک سۆڵان بەخێوەکە وڵات چواری نە مردم دەمێکە مردووە 15 ساڵە مردووە ئەرە وەڵا 30 ساڵی ژەبێ بۆ خۆمیشە نە ئەگە بەلەدێ بمان بە تۆڵەکەیە فرۆشین گۆزروانیە فرۆشین کەنگریە فرۆشین کاردویە فرۆشین ئەمان نافرۆشین هەمووی بە کۆڕی هێن تۆڵەکەیە فرۆشین ڕۆژانە چەند خازانجی؟ وڵا هیچ خازاز ناکەم یان 3000 یان 4 یان 5 تەواو ئەوەیە بەخوا ڕازەڕۆ ئەو کاس بکەم نەبەخوا یاقلێکم ئەویش جا بۆ تۆ نییە ناوەڵا هیچ تەواو ئەو چەند ناوی هێواڵی هەدوو کردوونە؟ هیچی نییە تازەش نییە ناوە ئەرە وەڵا کوڕێکیان بووە دوێنێ جێژنێک کوڕیان بوو 4 ساڵەش نییە ناو داواکاری چی بڵێم چی بڵێم چی یادی بڵێم کوڕ وڵا کەس یارمەتیمان نەدا بەس ئەگەر خوا یارمەتیمان بە هیچم نییە هیچم نییە نەوە ئەبە ئەوش چلو هزار دەمە دەی بلای چچکە بلای کە عاس چەند دەبێت ئەمانە لە تەمە نابێت ئەوە گەنج ئەو شتیان چۆنی ماشەڵڵا ئەجەتووە ناس من نامناسێت وای چەند خاڵی گیان؟ مالی هەفتە هەشتە جۆز فرۆش ئەو لە خۆمانە لێ شێتیە بەستە حسابی هەتاوە ڕووناکی بۆ بکە پشتی نەکەوێتە هەتاو آخر ئاوا وەرە قسەی بۆ بکە
خاڵە یان کاتت باش ئەو کاتە باشیان ئەم علیبانی تۆیە بڵێ ئیشی ویەکەوانە بڵێ تۆ چەند ساڵی تەمەنی چەندە وای چەندە وەڵێدی 46 بڵێ تقریبا ئێستا 70 ساڵە لەو دەورەیە ڕۆژانە چەند ساعتی شەکەت وەڵی ڕۆژی وایە نیوەڕۆڕم ڕۆژی وایە ناتوانمەوە ئەمە ئیشی خەماڵی بووی بەڵێ. ئیشی کورسەوانە ئیلاک ناکات چۆنی لاک ناکە بەرە وەڵی لاگەبی ئەی بۆ بژەی ژان مەسەن یارمەتی تیاد ئەم شتاوەکاری دەکات بەڵێ ئەم شتە باشە بۆ بژی ئەدای لاچاری هیچی هیچ خانێنیش نییە هیچ شوێنێک معاشێکی نا نییە نا شارانی ڕێگە لێ ناگرێت بۆ شە قورسە بۆ تەمەنی تۆ بەرە وەڵا ڕێگا لێگرێت چۆن بە پێی توانای خۆ دەبێ ئیشکەینا پەکە دەخا توانای خۆ داوێشکی نابێت چەند سەرکەزانە وەڵا 6 سەرکەزان تۆ ئیتر کاسبکاری ماڵەکەی بەڵێ مناڵەکانە لە مەکتەبن یان بەڵێ لە مەکتەبن بەڵێ هیچیان تەخەوجیان نەکردو لە مەکتەب هاوکاری تۆم یارمەتی تۆم نێزارێ نەگەشتونەوە نەگەشت لە جامیعان بەڵێ الحەمدولillah سەجبیاخوا ساچین لە ئەوانش باش خاڵی سپاس چا؟ أقرأ سورة عاود عام ئەوە ناوە گەنجە ئێمەمانە أو بياو فينا ئەو پیا پیرەمانە لەکام قەیسەریە عالمە شتەکانە جوزبە مەفرۆشم لەو لەگەڵ ماست و دانیشتم بۆ خۆم لێرە شتانە چێنێ خۆ وەڵای کڕم ئەزام چێنێ خۆتێن بۆ ئێرە دایانێ لە بازار ڕێکردێنمە بۆ ئێرە بە چێنێ بە عەرەبانە عەلبانی فۆتەیان ناوەڵە ئاو کرێوەکو ئەو برادران برادرانایکیان لەگەڵم بۆ مێنێت چەند ساڵی خاڵی ها مالی چەندە سیویەک مالی 1930 بەڵێ ئێستا 80 ساڵ زیاتر بەڵێ 80 ساڵ بەڕۆژوو الحەمدولله ها ئارە وەڵا ئێستا دڵم تەڕا ئارە وەڵا سێش نیشی مێناوە ئارە وەڵا وەڵا دوانیان تۆ خۆش بەرەی سێژ نمەیە بەرەی سێژن مناڵ یعنی وەڵا لێ خارجن دووسیانیان لە خارج نۆکانی کە لێرە وەڵا یەکەم مرد و دوو هەمم هێنا ئەوش قەزا بەڵای تۆی برد ئالەو خەسەقانە عەبدوڕەحمان بێناموسا عملیاتی کرد مەقەسەکی لە سکیا بەجێشت بوو ئیتر وەختە پێمان زانی ڕای کرد چۆ بۆ میسر فنمان بۆ مەدنێت تۆ بتیەوە کێو ژنەی وا لێ کردوتم وەڵا لە خەس سلێمانی تێ دوکتۆرەکە چێیە مڵای کابراکی میسرێ ڕای کردەوە ئیتر چارەسەری نەکرا کە دیبە سەرەتان لێ کوشت ژنێش کەمێ نایەوە لەو پێنج مناڵن وەڵا ئەو پێنج ئەمیش دوان ئەوانە خوان ژنێ هەناوە ڕۆشتون بەس ئەم ژنێک و ئەم ژنێ ئێستام و کچێکم خۆم بشیان بۆکەم وەڵا گوێزە پرۆش و ماست و ئەوەیە ئای فرۆشمم ئەیکەمەوە بە پارە و 6,000 ماستیش بە 2,000 وەڵا کار و ئیشی چی تەقاوەتی مێ مانجی 220,000 26 لێ سەرن کارەبای حکومەتی هەرێم و مۆلیەش 25 ئەمە 50 ئێوێ چی بمێنێتەوە نەوەڵا خانی خۆمە بەڵێ وەڵای تر ڕۆژ وا هیچ سفتاح ناکەن ڕۆژ واشێ 20 دەزەکەی باش ئاوای تر بەر ڕۆژە وەڵای هیلاکم یعنی هیلاکەم تەبعەن پیاکە تەمەنی بوو هیلاکی ژەبێ ئیش بکە هیلاکە بێ ژنەکەی ئیسراحەتی بەشکم وەزعم باشە یعنی
محتاج نیم لەخوا بەزیا بێت چونکە لە عسکەریا گەڕاوم هەر گەڕاوم 20 ساڵ عسکەر بووم نایزاڵی جێژ بووم لە جێشا بووم بەهۆی گەڕانەکەەوە وجووم باشە ئێستاش بۆیە هەر ئیشەکەم بۆی بگەڕێمە بجوڵێم دانەنیشم پێشمەرگاتی نەکرا بەس کوڕەکانم سییانان چواران پێشمەرگە بوون یەکیان گیرای ئەقدام کرا سییانیشیان ئێستا لێرەیەکیان لە فەرماندەیە زابتا دوانیشان لە خارج بەڵێ بەڵێ وەریەگرم ئەو بۆ پێکەنێن ها بۆ هیچ نییە بۆ بی پێکەنن ئەزە نا بۆ ئێمە فەقیر نا بۆ ئیشکردنەوەوانە کە تەمەیشێک تەمەنیەوەنەیە هیچ پێویستی پێوە نییەوەیشی بۆواکە هیچ پێویستی پێوە نیە سێکچی لە خارج سێکچی لە خارج نا ئێمە بۆ تەسویرەکەین کە ئەوە نییە خەڵکێکە لە تەمەنی زۆرەوەوان و کە چەری ئیشەکات و بۆ نا بۆ فەقیر حاڵەتیوانە بەس بۆ ئیشەکە بەس بۆ ئیشەکە بەس بۆ کوڕەکان نا بۆ خۆ بەخواک نا بۆ خۆی ڵانی فەقیر میوانە ئەنا خۆ ئیش عیب نییە وانە نا وەڵایش عیب نییە خۆشی گاڵتەی بۆ ئاسەکەیە چۆن خۆشی گاڵتەی بۆ ئاسەکەیە بەڕاستە ژوورە چی شتێکە گێزان ئەوەی حەمبارە محەمماڵی پێ هەماڵیەکەی سێنەر سەر ئالیا بە پێوە مەمنوع نەبین ئەڵە سیستە بێ خاڵێکیان بۆمان تۆزێک داخەمە قسە ناک قسە ناکەی تۆ ئەی سیپایە چی دەسەکە ئیسفادی چی دەستەکە قسە بکەی بۆی کە تۆ تەمەنێکە بدۆتە سەر چەند مالی چەنە تۆ چرسە تەمەنێک بدۆتە سەر بۆی کە ئەم لە قزەیەری شەکەیت و بۆ خۆت هێوە ئیسفادی خۆتی تێمە تعبیرەکەی لە شەکانی خۆت بەڵ چەند ساڵە تۆ میشاکی ئیشی حەماڵەیە 22 ساڵ 22 ساڵە میشە حەماڵەیە ئیشی حەماڵی قورسی کردەوە مەسەن بی بە خۆ قابلەرە وەڵایە سا پیر بووم لەسا ناتوانم شارانوانە ڕێگەتان لێگرن بۆ میشانە بەخوا بۆ حەماڵی کەم دەنگ ناکرد تەن ناکەن ڕۆژانە چەندێک دەستەکە لێ وڵا خوای زانە ڕۆژی وە وڵا 600 خێزانە تۆ کاسبکاری ماڵەکەی تەوانەرە وەڵام کەسب ماڵتان لەکوێ ئێوە مەجیبە ڕۆژانەی تر بە پێش لێرە دایانی نە ئەی بەمەوە دروست نییە هەم لە ڕۆژی تۆ ئەم عەربانەی بین زاخت چار هەیە ناڵا چارە نییە بەسی تر هەرێ پیاو کە دەسەڵاتی نەبووە دۆستی دایکی ئەڵێ مامە پیاو کە دەسەڵاتی نەبوو بە دۆستی دایکی ئەڵێ مامە گیان ئەڵەن تەمسیلگی خۆش ئەو پیا چێ بە ئەمەروی کەم ئیرانە بڵێ ئەمانی کە بە تەمەنیان نیەوانە وەڵام من ئەڵێم ئەم پیاوانە کە بە تەمەنن کە بچن وەکو حکوومەتی خۆمان وەکو هەرمی کوردستان جێگایکی بۆکانەوە بۆ فەقیری ئەم پیاوان نای بنووسێت و کە مەعاشێکیان بۆ دابن بکرێت باشترە نەگەڵ بۆ فەقیر و بە عەربانە و کە ڕۆژی 10,000 5,000 دەستەکەی بۆ مناڵەکانشی ئێمە مەسرف زۆر گرانە تا ئێستا چیان بۆ مەعاشیان بۆ بڕانی بۆ تۆ هیچ شتێکم نییە یەک دینارێک نییە ئەی کەس هەیە یارمەتی و بە هاوکاری کات خزمێک کەسکارێ دۆستێک چێ هاوکاری کێەکە لەم ڕۆژەیە نەوە کەس ئاگای لە کەس نییە کەس ئاگای لە کەس نییە کابراگە مرد لە ڕای خوا کە سوکاری نەبێ ناشی بن مناڵەکان نەگەشتن تەمەنێکە مەسەن یارمەتی تۆ بن عەرز دەکەم تۆ ئێستا ئەگەر باوکت ما بێت ژنت هەبێ مەگەر دەوڵەمەنگ بن ئەنیا تۆ هەر ئەتوانی خۆت بەخێوکەیت ناتوانانی باوکی بەخێوکە وایە کوڕ وڵات ژنیان هەیە و گیان و خوان بخێ حتی شتێک بێ هەر شتێک بێ هەر شتێک بێ تەبان باتی بڵین ئەگەر شتێک هەڵگری بارێک هەڵگری بەرەوە بۆ نمونە بۆ سابووکەران بە چەندێکی یان بۆ تومەری بە چەندێکی توی مەریێمە ناسێمانە ناسین بۆ شوێنە دووران بۆ شوێنە دوورانە
هەر ناو بازارەکە ناو بازار بۆ ئەچین بۆ سابونکەران ئەچین بۆ مایانی ماسەکە ئەچین بۆ ئەوانە ئەچین ماست شتێن بۆ ناو بازار ناوەڵا ساروش دەیێنێنەوە ئەم خۆت ماست بکوێ بەس کابراایکی دوکان نەشتەکرێ بیشەکە و باشە زۆریان کەمە ئەو جامن سوزانم ینی ڕۆژانە بەسن چەند نەفەریت ئەپێت هەڵی ئیش خوای زانی ڕۆژی وایە تا ئەوەرە 1970 پایانە ئەوە نەکەم ئەرەوەڵا هیچی کابرا لێرەوە بارێکی بێ بارەکە بە بۆ مانی ماسەکە لە 1500 دەی میواشەیە پێشمەرگایەتیشی کردووە ناوە ئەسکەریش کردووە ئەسکەریم کردووە پێشمەرگایەتیم نەکردووە بەس داوەنێ ئەوەی کەوا سنگی ناوە بە گولەوە ئێمە نانمان ناوە بە خەڵک خەڵقی سیرەمێرگم ڕۆژی وە بارە نان و ئاومان هێناوە بۆ سەرێوەزمەڕێکێ بە یەکێگەڵێک کە بابی بڕاو دەرناتی لێرەوە جێ ژوومێ کرد تارە تەقەیەکە ئێمە لێوەکان و بارە نانمان هێنا بۆ پێشمەرگە لەبەخوا ئەوەشیان ئێستاش بارەکەی باش خاڵگەن دەست خۆش لێوەی لەباری مەسەکە ئیشەکەنەوە نیە خەڵکی پێ هەیە ئیشەکاتوان 65 چەند ساڵ ئەسکەریشمە بوو بۆیان نەکردن کە چێوتە خەڵکەیە بۆیان کردووە هی پێشمەرگاتی وی نیە یعنی ئەمە ڕاستت خوا من هەکردن کە ئێمە بۆیان نەکردین ساڵەکە بە 2 ساڵ هە ساڵمە بۆ حسابی کە چەندەکە لەگەڵم 25 ئەوە چەندیە کرد هە ساڵەکە کەچی بۆیان نەکردین بۆیان نەکردم قەدریان نەکردم ێستا ڕقەمەکەشم ماوە ئینەکەم ئارزەکەم بۆیان نەکردوم هەمووی وەری گر آخر وەجبە ئەمە بۆیان نەکردین بۆ ئەمە ڕاستە ئارزە ناوەکەشم دەرچووە هەن لە پێرخا ئەوە هەماڵیەکەم وەڵایسە تەقاوتم ێستا مانگی 250 کیلێ خانووەیەم باقۆت ئەی ڕۆژانە چەندێکی ئیسفادەکەی وڵی تر گری خانەکە دەرێنێت دەریێنم بەس من گیانێکم بە مەعاشەکەشە مەعاشەکەم نەبووە فەوتا بووم وڵا 255 جا بێزگە لە هینیش حسابی ئەو کارە بە وین لەسەر خۆمانە وەلی دە لە معمەلی جگەرەکە بەڵێ بەس نیۆی ڕۆی نەما منیش لە داخە خۆم تەقاوت کرد اینم نەما تاغاتم نە هەر ڕۆژوو لە شوێنە دایانە ناین تیرۆڵام منیش لە داخە خۆم تەقاوت کرد وڵا هەر لەو دەورە بڵێ 250 وڵا چوارە بەڵێ ناڵم 255 بێزگە لە 255 گەشت کرێ ئەمە 300 ئەوی نشکە هینەکە عەرزەکە بۆمان دەرچوو بەس ڕقەمەکەشی سالام ماوە بەس هینەکەم بۆ دەرنەچوو ئەوەی چی پێڵە عەرزەی ئاخیر ئێمە تۆ ئێستا بڵین مالی 65 دەدانێن نزیکی 50 ساڵ یان تۆ 50 ساڵێک نا 44 ساڵی 44 45 لەو دەورە بڵین بەرەو 50 بڵێ تا چەندی توانیت تۆ ئەمیشە بکەیت وڵی ترە تا چەند توانم مەجبورم مەمە بکەم چەندیش خەڵک پێمەڵێ ئەڵەم هەر ئەمەمە چونکە چەند ساڵەوە لە ئانی گرانێکەوە ها ئانی گرانێکە تا ئێستا ئەم نیشاکەم بڵێ لەو ئانەوە تا ئێستاوە چەند ساڵە ئەم نیشاکەم پێشەوەش لە ئاهین بووم لە دایرە ئەنج چەند ساڵیش لە عسکەری هە ساڵ لە هەچی ئینەکانە مەعاری کۆمەی حاجۆمەران و بەسرا و کوێت و ئەوێ بەشدار بووین ئیتر خۆتە زانین چۆن ئەوێ هەتا ڕاستمان کرد عالەمە مووی ڕاکرد ئێمە هەر لە ئێمە بووین بەس دوایی تر ئەمینەکان هەبوو تاتاکان وەکو پازوە بۆ ئەسکەری بۆوە ڕامان کرد خۆمان هین کرد خەڵکیم شارم وڵات هەرە وڵا ئەم شێخانەیەم دی و لێ لە دایک هەرە وڵا کرێچیم باشە کاکە خەڵکیم شارشم ئەوە کرێچیم و ئەو ئەرزەی وتمان بۆ داماوەڵە ئەغا بۆ حەماڵەیە چێتە کەرکوو ئێمە شارە زای وەڵی دا لە حکومە دەگەن ئاگیان لەمانە بێ یعنی بە حەماڵەوە سام کابرایان منەی ناسم لێرە حەماڵەیەکە ماوەیە ماوەی کە چێتە کەرکوو حەماڵەیەکە بە ساڵاتۆنەکەینە ناو بازارەوە هەنێک جار گەنجەکانەوە نییە بێتە ڕجی قسە خۆشیانیان جۆرێک لە ڕابواردن وەڵی ڕاز نییە ئەوە شتێکی ناشرینە بەرامبەر گەنج پیرێکی ئاوە
پیرێکی ئاوا بەرامبەر غەڵەتی بەرامبەرکە یا تووڕێیکە یا سوابەتی لەگەڵاکەی بەڵێ لەسەر وەکو ڕابواردنەکە زیاتری سا بڵێ من لەم بازارە زیاتر بە تەمەنن تێگەی بەڵام هەڵەسن زیاتر ئەوانەی کە عەربانیان پێەیە مناڵەکان زیاتر دەستگەم بە ڕابواردن یانی زۆر کات خۆمان لەسەر لاێن لەسەر ئەم پیاوە چاکەرە تووشی دانادەم بووبین لەسەرچی خەڵک زۆر مناڵ وەکو علاگە فرۆش وەکو ئەمانە زیاتی پیان ڕابێن تێگەی لەبەر ئەوەی من زیاتر لیا تووشی دانادە نەبین لەسەرم حاجیانە و ئەم پیاوانە داوامان ئەوەیە کە حکوومەت بتوانین یامەتێکیان بن و مەعاشێکی وان بۆ بڕنەوانێکە نیان عەربانە بژێڕن و هەرەوەندە هەنی چیان وەسیان باشە هەنی چیان وەسیان باشە بەسەن کوڕیان لە خارجە کچیان لە خارج وەڵام هەر ئیشەکەن ئەزان چیە ئێستا من دانێکیان ناسم بەڵێ وەسعی باشە دووسێ کوڕی لە خارجە بەڵام ئەڵێ ئەگەر یەک هەفتە واز لە ئیشەکەم بێنم پەکم ئەکەوێت تێگەی ئەوە شانیەوە لەبەر حاڵ جسمی خۆی چەند ساڵە بۆ ئیشە ڕاتووە ئەڵێ ئەگە ئێستا من باز لە ئیشەکەم بێنم پەکم ئەکەوێت و ناتوانە سەر جێگە هەستم زیاتر لەبەر لە شولاری خۆیان ئیشی حەماڵیەکەن خاڵەجان چۆنیت چاکی پاڵ بە عەربانەوەنی هەرێ وەڵا چەند ساڵە تو پاڵ بە عەربانە والله تقريبا 8 سال 9 سال 10 سال بي هیلاک نەبووی خاڵەجان والله هلاك براسي كم ايوا رو اخوان ود جاي شكبي اي كميش شي نبي شكري اخوان چەند سەر خێزان والله تقريبا اسا كم خزان 16 سر خزان بوم اسا كم تربوي وتقريبا 4 خزان مستا چوار خێزان اي والله ئەم بڵین ئەم عەربانەی کە پاڵ بکێنی بۆ خوارەوەوان و دوای بڵین ئینیتە سەرەوە هیلاکەکە اي والله ار خمس جاني ديت دروا ومش جاني ديش کەسێ یارمەتی بە هیچ زادي لا والله كرم هنا مال اخواننا هر اخوان في بخير بي اي والله اي والله زا روجي جحمشم بأمري او اخوي جوره علينا بشكل تايره سوف زهزار ادينا نابو وسام هلقد وسام هيش بينابينا بين بيبو عمليات اي والله هيش بينابينا والله ليم كود سوف زهزار اي والله باي هني باختياري مدير نابو يجي كشف هواران علاقه ابو مالو وبدو ابو مالو مداوي اي کەسێ یارمەتی نو والله نو والله هر خومم نو والله هر خومم ئەی میشە قوز نییە والله جا خرس زي سيبكن كاكا ناتوانم لما لوش دامني شب نو والله هر اويا اري والله ما لوش دامني شب بطاقة يعني كوم هو دور بقرن باشا قلب خوش تربي اري والله اري والله ورات جاني بقى ناس واسك ما كان ما شاء الله قربان واسك ما فرق نشينا الاخوه بزيادة اري والله شو رش قلت سلام بالسلامه يا الله يا الله اخويا بشتوام اخوه والله جهر أو شيء كم والله إشي دكان كان بيبن بو خانة خزاري خانة خاو بيدين مو بيده وده زادوه لا والله أشي أري والله يوي سوف نزاك شيلو لي يعني بو هورازي أري والله وده دين بلا وده أري والله زادي خانة خابو إيدا وده دين جا والله 2000 مدني و1500 مدني و3000 وندا ايوه ايشك هاري والله ليله وبو خانه خاب 3000 ب 2000 ايوه لخانه خاش بو الى بسيوني هاري والله فدي هاري والله فدج يعني هاري والله 50 كيلو اللي ارمي هو جاري ويا ازان بو بشتشتي عزتينا بخواي زعتي كان ازتم هذا بري والله ازتم هذا قابله هاري والله كافه جاسيب كان وإيش كمالي والله سيني اللي ما روش طاقة من دارش. أنا والله. أنا والله هني كسيش تلبم هي وكرسي تلبم هي ده تبرجت لو يقال خزانة كمان. نا والله وان إيش ناكل اللي ما روش دارش تلبا كان تلبنا ويكش. أنا والله. أنا والله تلبنا تاكل يعني. ما فرق سواس على كبرستان. ولا تو زمن لك هذا. تو خارج جنبه. خاڵەجان چۆنی؟ چاکشکە چی ئەفرۆشی خاڵەجان؟ بەڵێ چی ئەفرۆشی؟ والله ئەوە عەلاقە ئەفرۆشی؟ ئارە والله
جا ئەمە قازانجێکی وای ها؟ قازانجێکی وای لێکە کە ولا والله كاتازي كيواني مشاوم عمليات اليوم قرانا فقرات ما هذا دردم هي خانەنشینیت نییە تۆ خانەنشینیت ها؟ نییە خانەنشینی كان نشيني بلى. شلون نازل بەڵی تەقاوەتی شتی نییە لا والله هيك سبنيه هیچی چی نییە تساكر هين كل المسلمات كانوا دلنا سوينا وكل ئەم عەلاگەیە فرۆش خاڵیان هذا والله بلاقة فرش تۆ مالیت چەنە بخوا من والدكم زور من زماني ملك شكول عسكر بوم مجال مالو بوم هاتبن لما على كان بردي بكتبك عم هيني شونك هلوا بما شرعت كان انه صوصي بينش جاترم بس نۆسۆ زیاتر هەر وەڵا. ناڵی نۆسۆسی بري ناڵی نۆسۆسی بیت تناقم نۆسۆسی بیت بخوا تنادم كل جاترم دمك من برشرم زماني جاي كمان رفيقي من نما وهم يبردوها عافیان بخوا من جواب فاتە كنا منە درێژکان قربان بمشي بابو الدولة شهدانا كم 15 سالة كنت ولا جواب خوش موت أول چەند سڵ خێزانن يوم قرانا شام چەند عمليات سەر خێزانن كلها القوم من الله كان مكرك شمال ئەم خاڵە بە ساڵا چووە تاوان وابزانم تەمەنێکی زۆری بردۆتە سەر و بەڵام گەچکەشی گران بووە دەردی خۆی لە گەچکەم گران بووە مە کە قسەی لەگەڵ ئاکەین زۆر جوان شتەکانمان نابیستێت بەڵام هەر ئێستا تا ئێستاش خەریکی ئیشکردنە ڕاستی شەکەی ڕەنگە ئاسان بێتوانە بەڵام لەم تەمەنا پێویستی بۆیە کە ئیسراحەت کات نەکەوی کە بناوازارە بسوورێتەوە ڕۆژانە 4-5 سەعات بۆ ئیشکردن خاڵە گیان چەند مناڵ تۆ منال بەڵێ والله كرة جيتو مايا دەستێک قورتێ دوك شي شماش بداو من بشو خاڵێ نسێنن ئەی کەسێ یارمەتی و با یارمەتی كرة بريال ما تشينا والله کەس نییە كلنا والله كذني أنا ما شريت بطاقة دمك شناكم ببازاك من شو كافي قران طاقة ناقرم لما والله باش خاڵی علاگەکە و فرۆشەوە ئێمە لە کاتمان گرتی بە قوربان بري علاگەکە و فرۆشاڵم كرة دواء خليكم ليش پوری جان أخي مالی چەنە پوری جان ها؟ مالی چەنە تۆ وي بقربان وأخوانا بيلم بۆ ها حزنا بۆ حەزناکی پوری حزناكم بقربان لە تۆ ڕۆم تێکە بأخوان تيناكم يا بأخوان ڕێ بکەرە کوڕەکەی خۆی بأخوان تيناكم بأخوان جودة بموازي شو اللي بينا جبرو دي كندم بأخوان أخوان پوری جان تۆ قسەمان بۆکەی يا مالی چەنە پوری جان تۆ والدم تشل چلی اه چەند ساڵی ئیشی تلەکی ئەم تری کۆنە قدامك 20 سالة 20 ساڵە بێت کرێکی پوری جان أنا والله كريتي كتير نقصان ما نخوشم علاج أخوم عملياتي دور كراوم عملیاتیش کراوی أنا والله ڕۆژانە لە سعات چەندوەی بۆ ئێرە والله لنو أيام تام حلان ئەبێ تاقەت نابی لێرە وخابمو نابمو باشە بڵین قازانجی ئەم جلانە لەوەیە کە تۆ والله نافروشري نافرۆشێت نبخون خلق كتير كون بەڵام تەحمولی واقیت لە بەیانەوە تا ئێوارە لێرانی أنا والله تەحمولیشی قورسیە زۆرێ بخاطر لبونجنا كانوا خم خلافين ئەی چێ چێشتت بۆ لێنێ تشيكم لصر مالي هەموو ڕۆژێ و چێشتەکە لێنێت بالي ئەی خۆت هیچ ناکەی نا والله خميتناكم ناتوانێت بالي ناتوانا بەس سات مالكم مصطفى كاسب